پرۆسەی خوێندن پارێزراوە، ینی دڵنیایی ئەدەین بە قوتابیان و خوێندکاران کە ئەم ساڵی خوێندن وەکو ساڵانی ڕابردوو بە فلتەری خۆیدا دەڕوات، چکە ئێمە کاتمان بەدەستەوەی ڕاگەنراوێکی ژاتۆ لە وزارتی پەروەردە و پێمان دەڵێت کە ئەگەر لە تا 2-5 زروفەکە ئاسایی بۆەوە ئێمە ئیتر مانگێکمان بەدەستەوەی بۆ خوێندن، لە دوای ئەویشا بەرنامە ڕێژی دەکەین بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی وەرز بۆ پۆلە ناکۆتاییەکان. هەروە لە کۆتایی مانگی شەشیشدا دیارە تاقیکردنەوەی وزاری بۆ پۆلی دوانزەکانیش ئەنجام دەدرێت. لەبەرەوە ئێستا ئەرکی ئێستای ئەساسی قوتابیان و خوێندکاران کە سوکاری قوتابیان و خوێندکاران ئەوەیە کە متابعی ئەو ڕێنمایانی وزارتی پەروەردە بکەن، سەردانی ئەو سایت و کەناڵانە بکەن کە دراسی تایە دەکرێت دەرسەکانیان بۆ بە شێوە لە شێوەکانە خوێنن. مانگی ڕەمەزانیش جێ بەشێکی تریشە ئەویش لە ئەوەی کە بێ حساباتی بۆ بکەین. لەبەرەوە ئەگەر هەچیەکمان کردبێ ئێمە ڕەنگە ئامادەکاری بکەین بۆ تاقیکردنەوەکانی ئەو پۆلانە. پۆلی 12 لە ئاخر ڕاگەیاندنەوەی وەزارەتی پەروەردەدا هاتووە، دەچێتە 28/6 هەتاکو و 23/24 حوت، ینی ئەوە فترەیەش مانگونی بە زیاترمان بەدەستەوەیە. ئەلەم فترەیەدا دەکرێت زیاتر حساب بۆ قوتابیان و خوێندکارانی پۆلی 12 بکەین.